سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر جێبەجێکردنی بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە باسی لەوە کرد دەبێت چاو بخشێندرێتەوە لە پارەی ئەو خزمەت گوزاریانەی لە پرۆژەکانی نیشتەجێبوون پێشکەش دەکرێت. ئێمە بە هەمەهەنگی لەگەڵ تیمە جۆر بە جۆرەکان لە یەکێک لە پرۆژەکانداین سەردانی چەند پرۆژەیەک دەکەین. بابزانین ئەو کەم و کوڕیانەی کە لە نێو پرۆژەکان هەیە سەبارەت بە پارەی ئاو، سەبارەت بە پارەی کارەبا، خزمەت گوزاری پارکەکان، تەواوی ئەو خزمەت گوزاریانەی کە لە پرۆژەکان جێبەجێ دەکرێت. پرۆژەکان چەندە پابەندی یاساکان بوونە و چەندە ئیستیغلالی هاوڵاتیانیشیان کردووە. کاک ماجد سەرپەرشتیاری ئەو لیژنەیە. کاک ماجد ئێوە هاتوون بە دوواداچوون لەسەر بڕیارەکە بکەن. ئەمە یەکەم پرۆژەیە. ئەو لیژنەی سەرەتا باسی لیژنەکە بکەم. لیژنەکەتان لە چەند کەس پێکات؟ بەشەکان پێکاتیە لە دائیرەی ئاو لەگەر ئاوەڕۆ لە هاتیە لە پارێزگای هەولێر ئەنداممان هەیە هەروە لە ئاوە کارەبایە و لەگەر ئەندازەی پارکەکانە و ئەم ژۆک و سەرۆک بزنەی نینەری باڵێن نینەری بەرباتی گشتی وەرینانم. زۆر باشە. پێم بڵێ ئێوە تەنیا سەردانی ئەو نۆ پرۆژەیە دەکەن یاخود هەرچی کە پێی دەگوترێت پرۆژەی نیشتەجێبوون سەردانی دەکەن؟ طبعا ئەمە پاش دەرچوونی بریاری سەرۆک حکوومەت لە 5 کە بریار درابوو بۆ پێداچوونە لەسەر نرخەکانی خزمەت گوزاری ئەمە دواتر لەسەر فەرمانی بەڕێز پارێزگاری هەولێر ئەمە دەست پێمان کرد وەکو هەڵمەتەکە لەوە پرۆژەکان پێداچوونە بە سەرجەم پرۆژەکان دەکەین سەرجەم پرۆژەکان. بەڵێ ئەوانەی پرۆژەیە کە نیشتەجێبوون ئەوانەی تایبەت بە نرخەکەیان کە بەرزە چکۆمە بەڕاستی هەیتمان پرۆژەکمان هەیە کاتی خۆی سەردانمان کردیان پێشماوەک سەردانمان کردیە نرخەکەیان گونجاوە یان بە خۆمان نرخماندانەیە ئەوانەی نرخیان کە گونجاو نەبی ئەمە سەردان دەکەین کم دەکەین باشە سر دەکەین احتیمال لەسەر طبعا لەسەر سکاڵا دەکا ینی هاوڵاتیەک بۆ نمونە زۆر زار تەلەفۆن بۆ ئێمە دەکرێت دەڵێ کاکە ئێمە لە فلانە پرۆژەین تکایە خزمەت گوزاریەکان پارەکەی یەکجار زۆرە ینی ئەوانە دەتوان پەیوەندی بێەوە بکەن ئەگەر کێشیان هەبێ. طبعا ئەمە وەکو باسی بکەم بەخۆم نینەری بەرەباتی گشتی و بەرینان زۆر جار مەسە حالەت هەبوو هاوڵاتی دێ سکاڵە تۆمار دەکە لە بەرەباتی گشتیمان یاخود لە ئەگە ئەو مەشروعی دەرەوە بەرهینان بوو لە پارێزگای هەولێر تۆمار دەکەن. طبعا ئەمە بابەتەکەی دیراسە دەکەین بزانین بەڕاستی بزانین مەسەلە چی ئەگەر دیتمان بە فعلەکەن سعرەکە زیاد بوو پێویستی و بە سەردانیش دەکەینەوە و ئەگەر ئەمەش پێشتر سەردانمان کردێ دیتمان وەبەرهێنەری پرۆژەکە یان خاوەنی پرۆژەکە پامەند نییە ئەمە دەکەینە کتاب ئاگادار دەکەینەوە سەخاوەنی پرۆژە بۆ پامەندبوونی لەسەر ئەو نرخەی چون ناکرێ ئەمە پاشەوەی کامە وەکو لزنەی کە ئێستا وەکو دەبینێ ئەمە تەبعاً کە دینەوە سەردانی پرۆژەکە دەگەن گفتگۆ لەگەر زانیاریتەوە لەگە ستافی وەبەرهێنەن یانە خاوەنی پرۆژەکە وەردەگرن پاشەوەی هەرێکە بۆ پێ اختصاصی خۆی لە ناو پرۆژەکە بەرگەکان دیراسە دەکەی بە جوانی دوایە سعرەکە خەمنان دەکەین ئەمە ناکرێت لە پاش ئەوەندا ماندی بوونە ئەو بێت سعردانی دوایە مستەسمەر یان خاوەنی پرۆژە پامەندنەری. پێم بڵێ ئێوە بەڕێوەبەری ئەم پرۆژەیە نێرە بەڕێوەبەری گشتین سەردانی ئەم لیژنەیە چۆن دەخەملێنن؟ زۆر جار هاوڵاتی لەم ناولەولا گلەیی لە نرخی کارەبا خزمەت گوزاریەکان دەکات. ئێوە چی دەڵێن وەکو خاوەن پرۆژە؟ ئێمە تاوان بە گەرمی بە خێراتنیانەکەین پێمان خۆشەکە هاتوون پێمان وایە ئەمە بڕیارێکی باشە و پێشوازی لێەکەین هەر بڕیارێکی حکوومەت بێ ئێمە پابەندی بکەین هەموو هاوکاریشیانەکەین داوای هەندێک زانیاریان کردووە لە ئێمە هەمومان داوا ئەمە یەکەمین دانیشتنمانە و چاوەڕێی دانیشتنی تێشەکەین. باشە سەبارەت بە نرخەکان بە تایبەت خەڵکێکی زۆر گلەیی لە مەسەلەی کارەبا دەکات دەڵێ هەندێک لە پرۆژەکان کارەبایەکە کارەبای نیشتیمانیە بەڵام لە پرۆژەکان پارەی زیاتریش وەردەگرن بێجگە لەوەی کە مۆلی دەکە دەدات ئەمە تا چەند ڕاستە؟
ئێمە خۆمان سیستمێکمان داناوە لەوانەیە فەرقی هەبێت لەگەڵ پرۆژەکان ئێمە سیستەکەمان هەمووی دیارە هەمووی ڕوونە بە شەفافیت هەموو شتێکمان پێوتون ماگانە چەند وەردەگرن بۆ نمونە ئێوە ماگانە چەند وەردەگرن ئێمە بەپێی حەجمی شوخەکان ئێمە شتێک وەرەگرین شتێک وەردەگرن هەتا ئێستا بە لە حەزایان هەبوو ئەوان لەسەر تا ئێستا بە زانیاری وەرگرتنە چاوەڕێی بزانین وەڵام پابەند دەبن بار بڕیارێکە دەربچێت بە دڵنیایی تۆ نوێنەری بەڕێبەراتی ئاوی ئاوی هەولێرە بەڵێ. ئاوی هەولێرە باشە سەبارەت بە پرۆژەکان چەند پرۆژتان بەسەر کردوتەوە ئێستا هەتا ئێستا کە زۆربەی پرۆژەکانمان بەسەر کردێ بەس لەو دوایەی کە پاش قرارەکەی حکوومەتی سەرۆش حکوومەتی هاتین ئێستاونەوە پرۆژەوە دەیمن پرۆژێ بەسەرمان کردەوە هەندێکیان کێشەی جیهاز کلۆریان هەبوو هەندێکیان ئاویان کەم دابین دەکرد لۆ خەرکەکەی ئەو کێشانەیان هەبوو باشە پێوەەر هەبوو نە پێوەەر نەبوو کتابمان کردێ لە بۆیان کە ئەو شارانەش هەموو پێوەری ئاوێ بەستن ینی پرۆژەی وا گەورە و زەخم لە کوردستان کراوە لە شارەکان پێوەری نەبەستاوە هەندە پێوەریان بەستایە بەس ئەو پێوەرە ئەو پێوەرەی دائیرەی من نییە کە ئەمە موافقەمان لەسەری کردێ کە دەبێت ئەو پێوەرە ببەسترێت سەر پێچێن یا پێشتری پێوەەر نەبوو یان ناتوانین برین سەر پێچی بەس ئێستا کە دەبیت بێن کتابمان لۆ کردی نەدەبی بێن دەست بکەن بە پێوەەر بەستانە باش سەبارەت بە پارەکە چۆنە پێویستی ئێوە بۆیان زیاتر ناوەڵە پارەکانیان زۆر لە خەرکەکەی وەرگرتی زۆریان وەرگرت. خەرکەکە زۆر گلەیان هەبوو ئەمە ئێستا کە سعرەکان من کردە سعرەکی معقول ئیستقلالی بەشی زۆری خاوەن پرۆژەکان بۆ ئەوانەی کە نشتجێی پرۆژەکانن لە پارەی کارەبایە پارەی کارەبا یەشێکە لەو کێشانەی کە لە نێوان خاوەن پرۆژە و ئەوانەی کە نیشتەجێن لە پرۆژەکان ئەو کێشە گەورەیە هەیە زۆر زار پارەی زیاد وەردەگیرێت ینی حکوومەت پارەیەکی زۆر کەم لە هاوڵاتی وەردەگرێت بە بەراورد لەگەڵ ئەو پارەی کە خاوەن پرۆژەکان لە ئەوانەی کە نیشتەجێن لیان وەردەگرن ئەمە یەکێک لە پرۆژەکانە حاجی قارەمان کە نوێنەری پارێزگای هەولێرە لە مەسلەی کارەبا و خاتونی بەڕێز فاتمەخان ئەویش کە نوێنەری وەزارتی کارەبای فاتمەخان لە تۆ با دەست پێ بکەین لە حکوومیەکە کارەبای پرۆژەکان چۆن دەبینی ینی چۆن لە حکوومەتیان وەرگرتووە زۆربەی هاوڵاتی گلەیی دەکات دەڵێ کاکە بەخوا گیرفانمان بەتاڵ بۆ هەندی پارەی بدەینە کارەبای بدەینە خاوەن پرۆژەکە ئەوان کارەبای زۆربەی پرۆژەکان کارەبای ڕئیسی حەسەب وەچی شارەکانی بکەی شاری هەولێر سعاتی خۆی هەیە عداد مانگانە پسوولەی کارەبایان لۆ دەچی و بۆ پارەکە زیاترە بۆ پارەکە زیاتر وەردەگرن یعنی کابرا دەڵێ کارتێک یعنی حکوومەت زیاتر وەربگرێت خاوەن پرۆژە خاوەن پرۆژە کارەبای ڕئیسی وەرناگریتن پارەی کارەبای ڕئیسی وەزارەتی کارەبای وەردەگرێت هەموو پرۆژەکان وەرناگرن هەموو پرۆژەکان وەرناگرن تۆ دڵنیای لەوەی کە پرۆژە ینی پرۆژەکان پارەی حکومی وەرنەگرن دواتر بدەن بە خاوەن بدەن بە حکوومەت خاوەن پرۆژە ئەمن ئەوەی بزانم پسوولە هەیە پسوولەی کارەبای عداد دەچی مانگانە پسوولەی کارەبای تەوزیع دەکە ئەو پارانە بەس ئەویت کە ینی خاوەن پرۆژەکان پارەی کارەبای ڕئیسی یعنی ئەوە وەکو وەزارتی کارەبا ڕازین لەو پارەیە کە لە هاوڵاتیان وەردەگیرێت پرۆژەکان وەری دەگرن من ناتوانم ئەو حکومەی بدەم لێم وەکو وەزارەتی کارەبا ئەوەی پرۆژەکان بەسەر دەکەینەوە کارەبای موللیدەکان بەکارت دەفرۆشرێتە خەڵک کارەبای ڕئیسیش کە پرۆژە کارەبای ڕئیسی گەیشتیتە ئەو پرۆژەیە ماڵەکان ئیشتراکیان هەیە وچی گەڕەکانی هەولێرێکە کاکاجی من ڕۆژانە خەڵک تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ کاکە پارەیەکی زۆر ینی خاوەن پرۆژەکان وەردەگرن هەندێک پرۆژە و خاتونی بەڕێزەکە نوێنەری وەزارتی کارەبایە دەڵێ پارەی حکوومەت وەرناگرن بەڵام خۆم چوومەتە ناو پرۆژە خاوەن پرۆژەکە پارەی حکوومەتشی وەرگرتووە دواتر بە شێوێک لە شێوەکاندایکی یاخود نەیداوە ینی بە زانیاریەوە تۆ چی دەڵێت ئەو گلەیە و خەڵکە چییە لە پرۆژەکان دەڵێن پارەکە زۆرە ئەی قەزدەوەیە خاوەن پرۆژە لە دیاتی حکوومەت پارەی کارەبا نیشتیمانی وەردەگری و دەداتەوە دەداتە ئەو بەیز نوع قبول نییە نوێنەری وەزارەتی کارەباش موجود ئەو بەیز نوع قبول نییە ئەوە دەڵێ نییە شتیوان نییە قبول نییە کارەبای ڕئیسی خاوەن پرۆژە باشە ئەوانەی بەکار باشە ئەوانەی بەکارەبا کە خاتون دەڵێ بە $100 دەدەن
پارەکە معقولە پارەی مۆلدێ پێتان وایە معقول بی مۆلی پارەی مۆلدێ ئێستا بڕیارێک دەرچوو پاژەوەی دیراستێکی وردمان کرد لەسەر پارەی مۆلیدەی لۆ هەر کیلۆواتێک پێشێک کە 23 سنت وەردەگیرێت لە هاوڵاتی ئێستا هەر کیلۆوات هەوارێک لە هەموو شارەکان نیشە جێبوون هەوانەی وەبەرهێنانە هەوانەی دەرەوەی وەبەرهێنانە 21 سنتە کەوایە پێشتر استقلالە بۆ زیادیش وەرگیرە پێشترێ ئەمە مرحلەی یەکەم لە 30 سنت و 35 سنت و لە 40 سنتی هینامانە 23 سنتی بە مرحلە هینامانە خوارێ بە یەک جاری بەڕاستی باسەرێ بێت بڵێن نەماتوانێت ئەو وەزع بە یەک جاری بیکەنە 21 سنت بە ئێستا لە 23 سنتیش کردومانە بە 21 سنت هەر پرۆژەیەکیش استقلال بکات دەتوانی ئێستا لیژنەی ئەوڕۆ لیژنەیەشتی نوێمان تەشکیل کردێ لە پێ دوواداچون لۆ ئیشەکانی مەدەکاتن لە هەموو پرۆژەکان دەگەڕێ ئەوانەی کەمە سەردانی دەکەن هەر پرۆژێک لە 21 سنت زیاتر وەربگرێ لەلایەن پارێزگای هەولێرەوە ئیجراعاتی شت بەرامبەر دەنگەت چۆنە و رازین لەناو پرۆژەیەک دەنگی نەخێر ئەوەش کاتم نییە دەبی ڕاستە مۆلدەکانی کاتمە بەس دەبی ژووری لە بۆ دروستکاتن لەبۆی ئەو دەنگە نەگاتە هەوڵات باشە تۆ ئەندازیاری لەم پرۆژەیە پێم بڵێ سەبارەت بە نرخی کارەباکان نرخی ئەمە نرخی کارەبا و نرخی خەدەماتی ئاوی گەرم و ئاوی سارد و کارەبا و خەدەمات و هەموو شتەکان ناکاتە نرخی ئەو کارتانەی کارەبای کە لە پرۆژەکانی ما لە پرۆژەکانی کە هەیە کە خەرک دەیکڕی بەس نرخی کارەبایەکەی یعنی لە پرۆژەی ئێوە استقلانیە ئیتر هەیە نەخێت لە پرۆژەی مەنا پرۆژەی ما ئەوەی کە ئەمە لە خەرچی وەردەگرین ناکاتە بەس پارەی کارتی پرۆژەکانی کاشە ئەو دەنگە چێستا ئەو یەک دقە باخستمە طبعاً ئەمە پێش ئەوەی زەنابی پارێزگاری نوێ کە دەست بە کاربی ئۆبی ئەمە ئەو مۆلیدانەمان ئیسیرات کرد لە تورکیا طبعاً چند مۆلیدەمانینە نزیکەی هەرێکەشیان 100,000 کەیوی دەبیتن ئەمە ئەو چند مۆلیدەمانینە ئەو چند مۆلیدە کاتمە بەڵام ئێستا ئەگە تەمەشا بکەی ئەو برادرانە تەمەشا بکەن وا دەمانوێت لە چادەورەی دیسان بە هەیکەلەشی کاتمی دەکەین بە ساندەبیست پەنەڵ سەقفەکەشی بگرە دەکەینە 3 پارچە ڕادێتەریشی لە پێشی دادێن فلتەری دادنین لۆ ئەوەی بگاتە ئەو مواسەفاتەی کەوا جەناوی پارێزگار کە تەعمیمی کردێت لە هەموو پرۆژەکاندا دەست بەکار. ئێوە تا ڕادێک لەو کەرتەدا کڕین و فرۆشتن دەکەن ئاگادارن داشکاندنی نرخی خزمەت گوزاریەکان چۆن دەبین چی لە بازار دەکەن بڵێ جێگای خۆشحاڵیە بۆ دانیشتوانی هەم پرۆژەکان کەمکردنەوەی ئەو بڕەپارەی بەناوی خزمەت گوزاری دەدرێتە خاوەن پرۆژەکان خەڵک پێخۆشحاڵە بە ئەو چاکزازانێک کە دەکرێتن بەڵام ئەوەی کە خەڵک ترسی لێ هەیە دوای ئەو بڕیارە کە پارەی خەدەماتەکان کەم کراوەتەوە هەندێک پرۆژە زیاد لە حەدی خۆی لەوانەیە کەم کرابیتەوە تەوقع دەکرێت زۆربەی ساحب پرۆژەکان بەو قەراری ڕازی نەبن یان کاریگەری دەکاتە سەر کوالەتی خزمەت گوزاریەکانی ئەو پرۆژەیە ئەوە ترسی لەنای خەڵک دروست کردیە ترس لەوە هەیە کوالیتەکە کەمتر ببتەوە بڵێ و هەندێک نایەکسانی شێست هەندێک پرۆژە هەیە مەسارفی زۆر زیاترە لە پرۆژەشی دیکە بەڵام هەمان داشکانی لە بۆ کرایە یعنی هەمان بڕەپارە هاتە خوارێ سعرەکان زۆر لێک نزیک کرایەوە پرۆژە هەیە باخچەی زیادی هەیە مەسەن لایتینجی زیاتری هەیە مەسارفی زیاتری هەیە لەگە پرۆژەی دیکە کە ئەو مصاریفانێ نییە لەوانەیە هەمان داشکانیشی لۆ کرایە دەبی ڕێنمایەکان ورد بیتن ڕێنمایەکان دەکرێت زیاتر هورد بیتن یعنی ئەو لێژنانەی کە قرارەکان دەردەکەن وردبینانەتر بکەن چکە هەندێک قرار هەیە ئەگە دەرکرا دوای ئەو دیسان گۆڕانکاری لەسەکرا خەڵکی زۆر سیقی لەسەر قرارانە نامێت مەسە لە فترێکی کەم قرارگرا دوای ئەو دیسانەکە دەستکاری کرێ و قرار بدرێتەوە باشە بە یەک جاری بە وردبینانەتر زۆر بە شێوەی ڕێکتر قرارەکان دەربکرێت سەبارەت بە پرۆژەکان پێشتر پارە زۆر بوو یعنی زۆر کەس گلەیی دەکرێت و کاکە وەڵڵە پارەکە زۆرە بووینەکرێت چی خانی خۆمان ئەرەوەڵە بەتاکیت هەمووی زۆر بوو بە خەدەمات ئێستا ئەگەر بکرێتن تەخفیزات بکرێت لە خەدەماتی زۆر باشە بەس هەندە شوێن هەیە لەوانە یعنی مەترسی لەسەر هەبی بەنوو ئێستا لەم جەماعەتتر هەیە ئەگەر بکرێتن لەوانەیە کوالێتەکەی دابەز وەک کوالێتی بەنوون باسی دەکەین چاکردنەوەی شتەکان زۆربەی شتەکان بەلاشە یعنی خەدەمات دەلۆ چالەکاتەوە بەس ئەگەر تەخفیزات لە خەدەماتی بکرێت لەوانەیە یعنی لژنە دەبێت بەردەوام چاودێریان بکات ئەوە نییە بڕیارێک دەربچێ و چاودێری نەکرێن چاودێری هەبی زۆر باشە چاودێری نەمینێت باشە ئەی سەبارەت بە زۆری ئەو پارەی کە دەیانگۆت زۆرە تۆ چیت بینیوە زۆر بیتن ئێستا زۆر جەماعەیە گەلە زۆرە خەدەماتی بەسیترین نمونێست یعنی خەدەماتەکەی 200,000 وەردەگیرێ هیچ هیوات پێشکەش ناکە 200,000 بەنمونە مەکاتبی عقارات کە دەڵێ $100 بدێ هیچ لۆ ناکاتن
بەس دلارەکە لێ دەگریتەوە بەس پارەوەریتن. دوای ئەوەی خەڵکێکی زۆر گلەی لەسەر پارەیە و خزمەت گوزاریانە هەبوو کە لە پرۆژەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکرا، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 5 بڕیارێکی دەرکرد سەبارەت بە پێداچوونەوە و داشکاندنی پارەیە و خزمەت گوزاریانەی کە لە پرۆژەکان لە هاوڵاتیان وەردەگیرێت. ئێمە ئێستا لە پرۆژەیەکی دیکەی شاری هەولێرین بەپێی زانیاریەکانی من تاوەکو ئێستا لە کۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەولێر دەست پێشخەر بووە لیژنەی پێکەناوە بۆ جێبەجێکردنی بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان کۆڕۆنەش بۆ تا کۆسپ و گرفت لە بەردەم جێبەجێکردنی ئەو بڕیارە، بەڵام دیارە ئیدارەی پارێزگای هەولێر هەر دەیەوێت ینی بار شێوەیەک بێت پرۆژەکان بەسەر بکاتەوە. بابزانین یەکێک لە ئەندامانی لیژنەی پارێزگای هەولێر کە تایبەتە بە شارەوانی پێم وایەوانە سەبارەت بە نرخەکان چیتان بینی سەبارەت بە خزمەت گوزاریەکان کە خۆت پێشتر باست کردەوە چوارەم پرۆژەی بەسەر دەکەن. بەناوی خۆی گەورە ئێمە وەکو لیژنەی بە دووەداچوونی نرخ و خزمەت گوزاریەکانی پرۆژەکانی وەبەرهێنان و دەرەوەی وەبەرهێنانیش هەستاین بە پێداچوونەوەی تەماشاکردنی خزمەت گوزاریەکان و پێداچوونی نرخەکانیان و بۆمان دەرکەوت بە شێوەیەکی گشتی باشە بەس کەمە کوڕش هەیە. باشە نرخەکە باشە؟ نرخەکان نا حەیە زۆرە پێویستەکەم بکرێتەوە کەمشمان کردەوە. چەندە ینی فەرقەکەت چەند بینی بۆ نموناوەی کە تۆ لە پرۆژەیەکدا چووی وتت کاکەمە چۆن وا دەبێت چۆن دەبێ ئەوەندە پارە لە خەڵکێک لۆ ئەوەندە مەترە وەربژیری؟ پرۆژەکان بە شێوەیەکی گشتی کەم کراوەتەوە لە 120 تاکو 150 بۆ خۆیان نا ئێمە کەمی دەکەینەوە و لە سریان فەرز دەکەین. چەند ینی فەرقەکە زۆر بوو ئەوەی کە ئەو پارەی کە پێشتر وەریانگر فەرقەکە زۆر بوو طبعا 120 بۆ 150 کەم نییە 120 تا 150 هەبوو ینی ئەگەر حەقی شوێنێک $50 $100 وەرگیراوە ئێستا ئەوە پێداچوونەوەی دەکەن. ئەکید خەریشین و پێداچوونەوەی بۆ دەکەین و شتێکی وا دەکەین کە بگونجێ لەگەڵ باری دارایی هاوڵاتی لەوڕۆ لە هەما کاتدا وەرهێنەرش حەق خۆی وەرگریت نامانەوێت ئەوی زەرەر بکە. لەگەڵ ژنەکەتان بە یەکەوە چەند پرۆژەیەکمان بەسەر کردەوە ئەوەی دەبینین یعنی لە ڕووی سکیوریتیەوە شتێکی جوانە دیزاینێکی باشە چاودێرێکی باشەیە. مەرجی ئێوە چییە لەسەر پرۆژەکان لە ڕووی ئەمنیەت لە ڕووی سکیوریتیەوە کە دەبێت لە پرۆژەکان ینی ئەوانە جێبەجێ بکرێت؟ بەڵێ مەرجی ئێمە لە هەموو شارێک دەبێت سکیوریتی بەپێی ڕوبەری شارەکە بیتن. مەسەڵەن پرۆژە هەیە پێویستی بە 20 پرۆژە هەیە مەسەن شارەیە پێویستی بە 25 عەدەدی سکیوریتی لە هەمان کادا دەبی کامیرەی چاودێری لە چواردەوری شارەکە لە پارکەکانی گەراجی سەیارە لە هەموو شوێنەکان دەبی کامیرەی چاودێری لێ بتن لە هەمان کاتیشدا دەبی ڕۆناچی بە بەردەوام بە شەوان ئێمە دێ متابعە دەکەین دەبی ڕۆناچی لە هەر چواردەوری شار زائیدە لە ناو شارەکەش ڕۆناکەی بەردەوامە بیتن لەوەی بتوانین سەیتر لەسەر ئەو شارە بکەین. سەوزایی یەکێکە لە مەرجەکان کە دەبێت لە هەر پرۆژەیەکدا سەوزایی پێویستە بێت ئەوەتان بەدی کرد؟ ئەوە بەدی دەکرێت بەچێری ئەو کە سەوزایانەی کە بۆیان دەستنیشان کراوە سایت پلانەکان ئەپروف دەکرێت لەلایەن بەڕێبەراتی و بەرهێنانی هەولێرەوە کە سەوزایەکە چەند شوێنی سەوزایی هەیە کردویتی یان ئەوەی کە نەیکردووە بەڵام لە ئێستادا ئەوە کاری ئێمە نییە کە بنین ئەو سەوزایە بۆ نەتکردووە. لە هەندێک پرۆژەی نیشتە جێبوون بە تایبەت ئەوانەی کە خانوون ڤێلان دەبێنێت لە نەخشەکەدا پارکەکە حەدیقەکە باخچەکە ئی پرۆژەکەیە بەڵام هەندێک هاوڵاتی ئیستیغلالی دەکات ئێوە ئەمە قبول دەکەن دەبێت ینی بۆ نمونە پارکێکی لەم شێوە حەدیقەیەکی لەم شێوە هاوڵاتیەک ئیستیغلالی کە ڕێگانەدا بە ئەو شتەکرد نەک لە یەکە نیشتە جێبەکان لەناو هەولێریشەوە ئەو شتێکی شیاو نییە بەڵام هەندێک شت هەیە کە مەسەرن ئەوەی کە ئێستا واقع لەو ئیشەینە لەم بەڕێبەراتی و بەرهێنانی هەولێرەوە ئەو کارە دەکرێتن کە شوێنەکە دادنرێتن قەدەغەیە بە هەموو شێوەیە نەکەوەش هەر لە گەڕەکەکانیش بیتن هەر قەدەغەیە لەناو پرۆژە دوو جار قەدەغەیە چونکی مڵکی ئەو شەخصە نییە بەتەنیا مڵکی کامل
ئەو هاوڵاتیانەیە کە ناو یەکە نیشتە جیبوونە دانیشتونە. کاک عەبدوڵڵا تۆ وەکو ئەندامی لیژنەکە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاکە پرۆژە هەیە خزمەتگوزاری باشە پێشتر لەسەر ئەساسێکی باش دروست بوو پرۆژەشەی خزمەتگوزاری کەمە بەڵام لە مەسلەی پارە وەکو یەک پارە وەردەگرن بڕیارەکەژی ئێوە جیاوازی دروست دەکە لە پارەکان یانیش طبعا حتما پرۆژە هەیە مەسەرەن لە مێژە دروست کرایە دەبین لە 2004 ئەوان دروست یەک لەو پرۆژانە مەسەلەن شوقەکان دەبینین مەسەرەن ئەوانە پرۆژەی وەتەر تریتمنتمان نییە نیتیان یعنی تەصفیەی ئاویان ئاوی پیسیان نییە هەر ئاوا پیسەکە کو دێتن مجرد تەجمیع دەکەن و فڕە دەنە ناو مەجرای شارەکە دەڕواتە ناو مەجرای شارەکە بەس پرۆژەش هەیە دەبین ئاوەکە کۆ دەکاتەوە تەصفیەکی لۆی دەکە ئەم پرۆژەیە باشە وەتەر تریتمنتەکەی باشە حتا ئاوەکەش دەتاین لە بۆ زیراعەتی بەکاربیێنین یعنی باشە بەس لەسەرەوەش ئەوان بەکار ناێنن فرەت دەنە ناو مەجرای ئاو بەس ئاوەکە بە خاوێنی دەستە ناو مەجرایەکە. سەرەڕای ئەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان دڵخۆشن بە بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داشکاندنی نرخی خزمەتگوزاریەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیان ترسیان لەوە هەیە بۆ نمونە لە پرۆژەیەکی لەم شێوەیە کە خزمەتگوزاریەکەی وەک پێویست بووە ئێستا مەبلەغێک پارە وەردەگرێت سبەینێ بە داشکاندنی ئایا ئەم کوالیتی خزمەتگوزاریە دێتە خوارێ یاخودە بەشێک لە ئەوە هاوڵاتیان کە نیشتەجێی پرۆژەکان ترسیان لەوە هەیە خاوەن پرۆژەکان یاریان لەگەڵ بکەن خاتوون بەڕێوەبەری ئەم پرۆژەی بابزانی سەبارەت بەوەی کە ئێوە چەندە ینی لەگەڵ سەرنشینەکان لەگەڵ ئەوانەی کە لێرە ژیان دەکەن ترسی ئەویان هەیە لەم لاو لەولا کوالیت بێتە خوارەوە چەندە دەتوان گەرنتیان بدەنێکە دەستکاری کوالیت و نرخەکەش ناکرێت بە شێوەیە. بڵێ ئێمە لەبەر ئەوە لە سەرەتاوە هەدەفی ئێمە لە پرۆژەکە هەر لە دەست پێکەوە کوالیتی خزمەتگوزاری بووە دڵنیایان دەکەینەوە کە بە هیچ شێوازێک لە کوالیتی ئیشکردنمان کەم نابێتەوە بە دڵنیاییەوە. باشە هاتنی ئەم لیژنەی حکومی کە دێ سەردانی ئەوەی کرد پێت چۆن بوو پێت وایە ئەمە پێویستی دەکرد پێویست زەڕوور بوو لەوەی کە سەردانی هەموو پرۆژەکان کە هەرچەندە من ئاگاداری ئەوە بووم لەگەڵ یانم قسە کرد گوتە ئێمە پێشتر پابەند بووینە بە نرخەکەی ئەوان. بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە هەر بڕیارێک دەربێت دەست بەجێ پابەندین بە ڕێنمایەکان و بە بڕیارەکان و زۆریش خۆشحاڵ بووین بەوەی ئەو تیمە سەردانی ئێرە کرد کە لە نزیکەوە بتوانن ئەو جۆرە کارەمان ببینن و شێوازی خزمەتگوزاریەکان و کوالیتیەکانیان. باشە هەندێک لە پرۆژەکان پارەی زۆر وەردەگرن بۆ نمونە ینی من ناو نایێنم بەڵام پرۆژە هەبووە پێویستی بە $50 بۆ $200 وەگرتەیە تۆ وەکو بەڕێوەبەرێک لە نێو پرۆژەکان چی دەڵێیتە ئەم جۆرە کاران؟ من لە سەراحەتدا پێم باشە حکوومەت هەر وەک چۆن فەرزی کردووە کە نرخی خزمەتگوزاریەکان کەم بکرێت ڕەچاوی ئەوەش بکاتەوە کە کوالیتی شوێن و خزمەتگوزاریەکان شوێن هەتا شوێن جیاکاری بکات جیاوازی هەیە خزمەتگوزاری کەمترە و کەمی بکەن و بە کەمی بمێنێت بەڵام شوێنێک کە کوالیتی بەرزە باشتر وایە جیاکاری هەبێت دەبێت بە وردیەوە دیراسی پرۆژە بڵێ هەر وەک چۆن ئەمڕۆ هاتن تیمی لیژنە لە بۆی ببینن لە نزیکەوە دیتیان و پێمان خۆشە هەر بڕیارێک دەدەن بە لە ڕاستیدا ینی چۆنیان بینیوە بڕیارەکەش بەو شێوازە بیدەن. کاک مازید خەریک کێشەکانتان تەواو دەبێت. بەڵێ ئەوە لە تەوابوونە. باشە من هەندێک زانیاری وەگرت باس دەوە دەکرێت خاوەن پرۆژەکان لە دڵەوە حەز ناکەن نرخەکان بشێ بەڵام ئەگەر بشیش چێنن کوالیتی خزمەتگوزاریەکانیان کەم دەکەنەوە. بەڵێ ئەو جەمە لەسەر بابەتەی بەتەوانە بەخۆی وەکو بڵێ ئەمە کاری لیژنەکەمان بەڕاستی زۆر بەجددی بەڕاستی زۆر بەجددی ئەو بابەتەی دراسەمان کردیە ئەمە لە کاتێک دیتمان هەر پرۆژەیەک پێویستی و بە هینانە خوارەوە واتە کەمکردنەوەی نرخەکەی ئەمە بە شێوەیەکی وە دادنێ کەم بیتەوە کارگەری بەڕاستی لەسەر کوالیتی نەکرێتەوە ئەگەر فترشکە کابرا بۆ نمونە ئەو پرۆژێ میساڵن $100 وەرگر ئێوە گوتان $50 ئەو بە 50کە ڕازی بوو بەڵام خزمەتگوزاریەکەی کەم کردەوە ئێوە بە دوادا چون دەکەن لیژنەتان دەبێ؟ طبعاً بەخۆی مەسەلەی ئەو کارەی تەبان ئەو هەوڵاتیانی ئێرە کە لە ناو ئەو پرۆژینە
ئەوە بە خۆیان لای خۆیان مەسەرەن کە ئەو مەشروع چوە بەرهێنانە ئەمە چکۆ ئەوە ئاگامە لێ لەو بابەتەی مەسەر خەڵک هەیە ئەگەر هەر شکالێک هەبوو سکاڵی تۆمار دەکەن لە کنما دەرگاتان بەردەوام کراوە کێشەک هەبوو هەر هاوڵاتیەک هەبوو کێشەی ئەوجە لە نرخی کارەبای مۆلیدا چ لە نرخی خزمەتگوزاری بەعام ئێوە بکوالیتێکەش ئێوە بڕیاری سەرۆکی حکوومەت جێبەجێ بڵێ بە فەرمانەکە لەسەر تەنیا لە هەولێر یان سلێمانی دۆکیش دەگرێتەوە طبعاً ئەو بڕیارەکە دەرچۆلو هەموو شارەکانەوە یعنی واتە هەرێمی کوردستان هەمووی دەگریتەوە بەس ئەمەوەکو هەولێر ئەمە ئێستاوە ئەو یەکەم پارێزگانەکە ئەو هەڵمەتتان بەڵێ دەست پێمان کردی ئێستا ئەوڕۆ لەگەر ئەوڕۆ تەوابوونی ئەو مەشروعە یازەم مەشروعمان تەواو کردی. لە ڕابردوودا بەشێکی زۆر لە خاوەن پرۆژەکان ئیستیغلالی خاوەنی خانە و شوقەکانیان دەکرد لەوەی پارەیەکی یەکجار زۆریان بەرامبەر بەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشیان دەکرا مانگانە پارەیەکی زۆریان وەردەگرت. بەڵام لە ئێستادا دوای جێبەجێکردنی ئەو بڕیارە و پێکهێنانی لیژنەی تایبەت بەشی زۆری هاوڵاتیان دڵخۆشن بەوەی کە ئیتر بۆ لە مەودوع هەست بەوە ناکەن لە نێو مولکەکانی خۆیان کرێچی خاوەن پرۆژەکانن. حکوومەت دەڵێت پرۆژەکەمان بە شێوەیەک داڕشتووە نەخاوەن پرۆژە زەرەر بکە و نە هاوڵاتی. هەر کەسێکیش کێشە و گرفتێکی هەبێت لەگەڵ خاوەن پرۆژەکان لە پرۆژەی نیشتەجێبوون ئەوە دەتوانێت سکاڵای خۆی تۆمار بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.